یادی دامەزراندنی یەکێک لە ڕێکخراوە گەورەکانی هەرێمی کوردستانتان پێناسییان قسەباسی لەسەرەکەم ئەویش یادی دامەزرانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانەکە یەکێکە لەو ڕێکخراوانی لە ساڵی 1992 لەم ڕۆژەدا دەستی کردو بە کار و چالاکیەکانی لێرەوە لەو سەردەمە بە سەرپەرشتی خاتوویێر و ئیبراهیم ئەحمەد کار لەسەرم ڕێکخراوە کراوە ماندوونە ناسانە خۆبەخشانە بێلایەنانە بەبێ جیاوازی ڕەگەزی و نەژادی و ئاین و بوونەتەوە بە بەردەوامی خزمەتی کردو بە مناڵی هەرێمی کوردستان لە هەموو شار و شارۆچکەکان و دەیەکان بەبێ هیچ جیاوازیەک کاریان کردووە لەسەر منداڵانی بێسەرپەرشت منداڵانی نەخۆشوە و منداڵانی کە پێویستیان بە لایەنی پەروەردەیە لایەنی تەندروستیە لایەنی ئابووریە لایەنی کۆمەڵایەتیە کۆی ئەو بابەتانەی کە لە با بڵین پەیڕۆ پرۆگرامی ڕێکخراوەکەیە هەیە لە ساڵی 1992 بۆ ماوەی 30 ساڵ حتا ئێستا بەردەوام و بە هیواین چەندان 30 ساڵی تریش ئەم ڕێکخراوە بەردەوام بێت لە کار و چالاکیەکانی تا بتوانن زیاتر و زیاتر خزمەت بە مناڵانی ئەم شارە بکەن و بە ناوی خۆمان و هەم پرۆگرامەکە و هەمیش دەستگای میدیای کورتسات پیرۆزبایی یادی دامەزراندنی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە سەرجەم ئەندامان و بەڕێوەبەران و بە تایبەت لە خاتووهێر و ئیبراهیم ئەحمەدەکەین کە لە سەرەتاوە سەرپەرشتیەمەی کردووە هەتا ئێستا و سەرپەرشتیارانی ئێستا و کەسانی کە تێیدا ماندوونە ناسن و زۆرێک لە کارمەندانی زیاتر لە 25-30 ساڵی شەبێ بە بەردەوامی خزمەتیان کردووە بەم ڕێکخراوە خۆشەویستە بە هیواین لەمە دوهاش هەوڵی زیاتر بن و هەروکو بینیشتان کە ئێستا بە یارمەتی خوبات تاڵەبانی دیاربووکە ئەمڕۆ ئەو نەخۆشخانەی ڕاگەنرا کە تایبەت و دڵی منداڵان بۆ زیاتر چارەسەرکردن و مناڵپارێزی کوردستان ڕۆڵی گەورەی تێدا بینی بوو. ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانی چەکە لە ڕێکخراوە ناحکومیەکانی بواری منداڵان لە باشووری کوردستان کە لەلایەن خاتوویێر و ئیبراهیم ئەحمەدەوە سەرپەرشتی کراوە. ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ئامانجی دابینکردنی هۆیەکانی ژیان و پارێزگاری و خۆراک و چاودێری تەندروستی و پەروەردەی بنەڕەتیە بۆ گەشت منداڵان بێ گوێدانە لایەنی ڕەگەز و نەژاد. ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بۆ داهاتوویەکی چاکتر بۆ گشت منداڵان کار دەکەن و بەڕێبازێکی ئەوتۆ کە گشت لایەنەکانی ژیانی خێزانی و پەروەردەی و کۆمەڵایەتی و دەرونی و تەندروستی و باری ئابووریان لەخۆ بگرێت. لە ڕۆژی 16 نوێی 1992 دامەزراوە و 30 ساڵە بێ ماندوو بوون یارمەتی و هاوکاری پێشکەش بە منداڵان دەکات.